لاژێر ناونیشانی پاڵەوانەتی مام و لاسەر ئەرچی هەڤاڵ لاهور شێخ زەنجی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆردی وەرزش و لاوان و لیژنەی باڵای تیپا ملیەکان لە شاری کۆیا خولێکی تۆپی پێ بە ئامادەبوونی لێپرسراوانی حیزبی و حکومی بۆ هەڵبژاردەی تیپا ملیەکان کرایەوە. یارە گرنجدانە و ئەهمیەتی وەرزشکە لەلایەکی نیشتیمانی کوردستان چۆنە و تیپە وەرزشە ملیەکانیشمان خۆشبەختانە لە ئاسێکی وە کە هەمویان لە پێشبڕچەیەکی زۆر وەرزشیانە دۆستانەدان کە دەیانەوێت ئەمڕۆ ئەمریکا لە ناخودی بەرونی خواندایە کە چۆن گەشە بە وەرزش بدەن و چۆن بیانەوێت وەرزش زیاتر پێش بخەن. سەرجەم یاریەکان لە یاریگاکانی یانەی وەرزشی کۆیە و تەقتەق بەڕێوە دەچن. لەم خولە 7 تیپ بەشدار دەبن و 2 دۆڕان بۆ هەر تیپێک هەژمار دەکرێت. دەستپێکیش لە نێوان کۆیە و تەقتەق بەڕێوە چوو کە کوڕە یاریزانانی تەقتەق توانیان بەلێدانی یەکلایی کەرەوە دیدارەکە لە سەنگ بکەن. 7 هەڵبژاردە بەشدارە خولەکەشمان بە ناوی خولی مامە دیارە بۆ بەرزڕاگرتنی ناوی مام و شکۆی مام پێمان باشە ساڵانە ئەم خولە بکەینەوە لەسەر ئاستی هەڵبژاردەکانی سنووری قەزای کۆی ئینشاءڵڵا. لێپرسراوانی وەرزشی لە سنوورەکە کردنەوەی ئەم جۆرە خولانە با پێویست دەزانن و دەژڵێن لەو ڕێگەیەوە دەتوانن ئاستی یاریزانان دەستنیشان بکەن. وەکو کۆیە 18 تیپمان هەیە لە 18 تیپەکەی ئەو هەڵبژاردەمان دروست کردووە ئەو یاریزانی باش بۆ لەوانێت باشتریش هەبیبی بەس ئێستا کاتەکەی کورت بۆ ئامادەکاری ئەوەن دەکرایە ئینشەڵڵا بۆ داهاتوومان ئامادەکاری جوانتر دەکەین و هەڵبژاردەی ڕێک و پێک دروستکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کات پاڵپشتی گەنجان و لاوان و وەرزش بووە. ئەم ساڵیش هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان توانی ئەم جۆرە خولانە بکاتەوە و لە یەکەم ساڵی بوونی بە هاوسەرۆک کاری زۆر باشی بۆ گەنجان کردووە و ئێمەش وەکو لیژنەی تیپملیەکانی تەقتەق ئەمڕۆ بەشداری ئەم خولەمان کردووە بە خۆشحاڵیەوە. لە سنووری قەزای کۆیە ماوەی چەندین ساڵە خولێکی گرنگ و فراوانی لەم شێوەیە بۆ وەرزشوانان نەکراوەتەوە. لە دوای کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە لەسەر ئاستی شار و شارۆچکەکان چالاکیە وەرزشیەکان لە پەرەسەندندایە. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.